السلام ورحمة الله السلام وبركاته. عليكم. باشا قربان جان. قربانم ئەو سعی چۆنە براکەم. والله بسفر لدوري حفتا ورقة وانا حفتا في ورقة. حفتا و یەک وەرەقە بەڕقەم ئەمش ڕقەمی هەیە؟ بەڵێ. وەڵا ئەمە شتێکی جوانە من پێشترم ئەم نەبینیوە. والله ما السنين مال السين أوابي سینەمەشی دەرکرد. إيطاليا وأوروبا وياي أو بيما ناكر ده. حفتا گەڵایەوتت لێدرایی پێوە نییە؟ لما هل بقولي من داكر تقريبا حفتا وسيك لاكري. بەڵێ بەبێ بۆ یاخۆشتکانی. بەڵێ. الله بسفري بخوم رام شاوا. چەندە کەلاتە؟ والله تقريبا 2020. ماشەڵڵا. یعنی من صینیە؟ بەڵێ. ناوی چی ئەمە؟ والله هل ماشيني سيبسوني بيلن. سێ بەڵێ. یاڵا خۆمە بە بەنزینی شەکەوانە؟ بەڵێ. بەنزینە یان نا غازة. گازە. بەڵێ. وەڵا شتێ جوانە. أره والله. ئێمە توانە و تااقەتی هەیە بکێڵێ؟ لا خوا بده باش. باشە قوتی هەیە؟ بەس عەرزەکان ئێمە بەدیان زۆرە ئەنجینە ئەرەوەڵای بەقوت کاراسانیە تۆزێ بچووکە مەسرەفی نییە؟ بەخوا چۆن مەسەرەوە تا شکاوی بە مەلای فیتر چیەتی کێژێتە؟ وەڵا کە لە جوعینەکەی شکاوە مەسرەفی زۆرە؟ بەخوا مەسەفی شەیە ئەرە وەڵا ئەمانی خۆمان بەچەنە؟ چونکە بخۆم عەزیێ تێدەم وایە بۆ هەموو شوێنە پێڕۆی؟ وەڵا هەر بۆ ئیش و کارە ژین نەوەڵ بچووکەوەی خۆشدەسەوانە؟ بەڵێ یەخوا سەلامەت بی یەخوا بیت لەگەڵ ڕەمەزانە چۆنە جەوت؟ الحەمدولله لەخوا مانتووی نەکردووی؟ بەخوا هەر قڵەو بین زەعیف نابین وەڵای ڕەمەزان جاران زەعیفمانە کرد ئێستا قەڵەوە بین قڵەو بین زای بۆچی قەڵەوە بین کاکە پارشەوەکەی ماشەڵا برنج و فاسۆلیا و تەرتیباتە ئەیشکێنین هەر برنج و گۆشت و مریشک و تەرتیباتە یعنی خۆی ڕەمەزان یەکێ لە سوودەکانی ڕەمەزانەوەی کە سیستەمی خواردنمان ڕێک بخەینەوە شتی تەندروست بخۆین ینی وا بکەین جەستەمان ئیسراحەت بکە لەم هەموو چەور و شرینیە پارێزراوە بێوانە؟ ئەرە وەڵا بەس ئێمەوە ناکەین بەخوا برام پارێزی ناکەین خواردنیش خۆشە زاڵمە ئەرە وەڵا دەستە پارێزی یان ڕەجیمەکەیە؟ خۆران ناوەڵا ڕزیمەکەم خەل و مەلو ئەم شتانە خۆی سوادەی نییە ئەو قەل و مەلە خۆشە ڕاست دەگەن.